لە ڕووی یاسایی و ئابووری و سەلامەتیەوە ڕەوشی مافەکانی کرێکاران لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بەڵێ ڕەوشی مافەکانی کرێکاران لە هەلومەرجێکی خراپدایە لە چەند ڕوویەکەوە. یەکیان لە ڕووی یاساییەوە، هێشتا بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستان هەیە، دوو لە ڕووی ئابووریوانێ، سێ لە ڕووی کاری سندیکایی و مەسلەی سەلامەتی شوێنی کار ئەم خاڵانە. لە ڕووی یاساییەوانێ لە عێراقدا یاسای زەمانی ئیجتیماعی ژمارە 18 دەرچووە کە هەموو کەسێک ئەتوانێت خۆی زەمان بکە، بەشێکی ئەوانەی خاوەنکاریانەیە خاوەنکارەکە لە سەدا 12 زەمانەکە دەدەن، کرێکارەکەی لە سەدا 5. حکوومەتیش لە کۆی گشتی دەستکەوتی زەمان لە سەدا 30 داخل بە ئەو سنووقعەکە کە ئەمە بەپێی قانونە کۆنەکە. لە قەرنە تازەکەی عێراقا هەڵێ ئەو کەسانشی خاوەن ئیشی جێگیریان نییە، وەکو کرێکاریانی بیناسازی ناو کارگەکان نە، ئەوانەی دەروی کارگەکان ڕۆژانە ئەتوانێت کەسەکە خۆی زەمان بکە بڕی نیسبەتەکەی تر حکوومەت بووە. بەڵام یاسای زەمانی ئیجتیماعی لە هەرێمی کوردستان کۆنەکەیە، ئەمە جیاواز، ئەمە فەراغێکی یاسایی. دوو قانونی عەمەلی عێراقی تازە لە عێراق دەرچووە، لەوە کۆمەڵێک خاڵ و بەندیتیایە کە جیاوازە لەو خاڵ و بەندانەی کە لە هەرێمی کوردستان هەیە. هەرێمی کوردستان بە یاسای ژمارە 70 کارەکە لە ساڵ 1970، بەڵام عێراق بە یاسای ژمارە 37 2015 کارەکە. و کاری سندیکایی لەوێ پرۆژە یاسایەک دەرچوو بۆ کاری سندیکایی، لێرە هەر بە کاری سندیکایی کۆن کارەکە. مەسەلی دایکایەتی، یعنی مۆڵەتی دایکایەتی و کۆمەڵە گرفتی ترێکە کرێکاری ژن هەیەتی، ئەمانە لەگەڵ پێوەرە نێودەوڵەتەکان ناگونجێن. ئەمە لەباری بۆشایی یاساییەوە. لەباری ئابووریوانێ کرێکاران بەهۆی سیاسەتی ئابووری حکوومەتەوانێ تووشی بێکاریەکی زۆر بوون، نەگە و کرێکارانی کە تازە تەمەنیانە چێتە سەر 18 ساڵ و وازیان لە خوێندن هێناوە، یان ئەوانەی خوێندنیان تەواو کردو و ئامادە بەکارن بەڵام کاریان دەست ناکەوێ، کەوانش بە کرێکاری بێکار هەژمارەکرێن. بەبووی سیاسەتی ئابووری حکوومەتەوە نەدامەزراندن هەیە و نەفرسەتی کاری پێویستیش هەیە بۆ ئەوە. لەبەرەوە ئەم بێکاریە سەری بردووە بۆ ئەوەی لە ڕووی ئابووریەوە چینی کرێکار و خانەوادەکانی تووشی هەژاری کردووە. ئەمە یەکێکە لە گرفتەهرە گەورەکان. دوو خاڵێکی تر ئەوەیە کە کرێکاران کری کەمیانە درێتێ، یان سەعاتی زۆر کاریان پێەکرێ و لە هەمان کاتە پشۆکانیان وەکو پێویست بۆ هەژمار ناکرێ، کە ئەمانش بەهۆی ئەوەی کە یاسا جێبەجێ نابێ. یعنی ئەو یاسایانی کە هەیشە کە بەرژەوەندی کرێکارە پارێزێت، بەڵام تەماشاکەی وەکو پێویست دیارە لە شارێ بۆ شارێ، لە پرۆژەیە بۆ پرۆژێ، لە خاوەنکارێ و خاوەنکارێ ئەگۆڕێ بە ئاستی جیاواز. بەس لە ڕاستەکەیە بە شێوەیەکی گشتی ناتوانانی بڵی بە تەواوەتی یاساکان جێبەجێ بێت، چونکە ڕۆژانە کرێکار دێ لەسەر کار دەرکراوە بێەوەی هیچ گرفتێکی بوو بێ. کرێکاریەت بۆ لامان کرێکەی کەمە، بە ساڵانە لە پرۆژە گەورەکانە بێ لە نیسبەتێک کرێزی بکرێ بۆیان زیێناکەن، یان کرێکاران لە سەر و 8 سەعاتەوە کاریان پێکرێ کە بەپێی قانون خاوەنکار دەتوانێت 4 سەعاتی زیایەکانیان پێ بکە، بەڵام ئەبێ یەکەم کرێکارەکە ڕازی بێ، دووەم ئەبێ ئیزافە عەمەلی بۆ حساب کرێ. واتە ینی گرفتی کرێ، گرفتی مۆڵات، گرفتی دەرکردن، ئەمانە کۆمەڵی کێشەی ڕۆژانن، یا زۆر کرێکاری عەقدیان نییە، عەقدی نووسراویان نییە، کە هاتێ نیزاعی دروستە بێ ململانەیە لەبەروی کرێکار و خاوەنکار چ دادگاکان سەلماندنی ئەو حەقانی کرێکار تۆزێ زەحمەتە بێکە گرێبەز نییە. وەک ئاماژەتان بۆ کرد، کرێکاران ئیشی زیادەیان پێدەکرێت بە موچەیەکی کەم بەبێ بوونی گرێبەست. چێ بەرپرسە لەم گرفتانە؟ ڕاستی بەرپرسیارەتی جێبەجێنەبوونی یاسا یان فەراغی یاسایی نەبوونی هەندێک بەرگەی یاسایی بە دەرەجەی یەکەم لە مەسەلەی جێبەجێنەبوونی یاسای بە دەرەجەی یەکەم ساحب ئیش خاوەنکارەکان بەرپرسیارن، چونکە قانون ئەوانی ئیلزام کردووە کە ئەبێ کری شایستە بن و ئەبێ لە کاتی خۆیان کرێکار دەست لە ئیش هەڵگرێ و ئەبێ مۆڵەتیان بدرێتێ، یعنی بەپێی ئەو بەرگانی و بابەتانی کە هەیە، یان دەرماڵیان بۆ ژماگرێسە. زۆر لە کارگەکان دەرماڵی بەترسیە، دەرماڵی هاتوچۆیە، دەرماڵی خواردن بۆ بەشێ کرێکار سەرفەکەن، بۆ بەشێ کرێکاری ناکەن، یان وەکو پێویست نییە. لەبەرەوە خاوەنکار بەرپرسە. بەرپرسی دووهەم لەمە کێیە؟ حکوومەتە کە وەزارەتی کارە ئەبێ چاودێری تەواوەتی شوێنکارەکان کە، چونکی خاوەنکار بە دوای بەرژەوەندی و قازانج و کەڵکەکردنی دارایی و سەرمای خۆیەوێتی، بۆیە هەتا بووی بکرێ
هەوڵەدا بە کەمترین تێچوو بە کەمترین کات بەرهەمی زیاتر بەرهەم بێنێ ئەگەر شوێنەکە بەرهەمێنان بێ ئەگەر شوێنەکە بنیادنان بێ هەر بە هەمان شێوە یان پێشکەشکردنی خزمەت گوزاریەک بێ لە بۆیە لەم حاڵەتەیە هەر بۆیە قانونی کاریش دەرچوو فەلسەفەی دەرچوونی قانونی کار لە درێژایی مێژوان نەک لە وڵاتە ئێمە فەلسەفە ئەساسەکەی ئەوەیە کە کرێکار لە ژێر هەژمونی خاوەن کارە ئیشەکە لە ژێر چاودێری ئەوایە لەبەر ئەوە هەمیشە لە ژێر مەترسی نانبڕین و کەمنانی و هەلومەرجی ژینگەی خراپ و ئەمانەیە بۆیە قانونی کار دەرچوو بۆی دیفاع لە کرێکارکە کە کاتێکیش خاوەن کار جێبەجێ ناکە ئەوێ حکوومەت چاودێریکە ئەگەر نمونەیەکت پێ بڵم باز لەوە ئەکرێکە 25 پشکنێر هەیە لە دایری زەمان و وەزاسەر بە وەزارەتی کار لە هەرسێ پارێزگەکە 25 جالیژانی پشکنین کە ئەڕۆن بۆ شوێنەکان بۆی مراقبەی ساحێویشکن ئەبێ نوێنەری سندیکای کرێکاران و نوێنەری ساحب عمل یعنی ژووری بازرگانی لەگەڵ بەسەرپەرشتی مفەتیشێک لە وەزارەتی لەسەر بە وەزارەتی کارکە بەرەبەرایەتیەکانی پارێزگاکانەکە ئەی باشە ئەم هەموو بەهەدەیان هزار کۆمپانیا لە هەرێمی کوردستان هەیە لە مەشروعی بچووک و گەورە و مامناوەن لەکوێ هەموو مفەتیشە بەشەکە لەبەرەوە ئەمە نەقسێکی گەوری حکوومەت لی بەرپرسیارە لە هەمان کاتە بەرپرسیارەتێکی زمینی و لاوەکیژەیە کە سندیکاکانە لەگەڵ کرێکار خۆی کە یەکەمە بێ خەڵک وشیار بە دیفاع لە مافی خۆی کات دووەم سندیکاکانیش پێشڕەواتی مەسەلەیە بکەن بەڵام ڕاستیەکەی من پێم وایە من مختلفم لەگەڵ ڕێی هەندێک کەسان دەڵێن کرێکار وشیار هەموو ئینسانی وشیار لەوەی چۆن ئیشکا چەنی دەستکەوێت چۆن بژی چۆن نەچی بەڵام گەڕانی زۆر بە دوای ئیشە ماندووبوون بە دوای ئیشە ناچار دەکاتەوە بە ئیشێکی کە لە مەستەوای خۆتی شانەوێ لەگەڵ شەهادەتانە گونجێ لەگەڵ ئاستی پیشەکەتانە گونجیا کرێکەی کەم بێ ناچارێستا ولا حەزب کە کرێکاری کۆچبەر هی دەروێ وڵات بە هەلومەرجێکی خراپ و کریچ کەم ڕازیە لە بەروی بە ناچاریەتە وڵاتە بۆیە بەرپرسیارەتەکە خاوەنکارە حکوومەتە و ئەگەر ئێستا پەرلەمان ئەگەر پەرلەمانی ژێوە و ئەساساتی پەرلەمانیە مەسئولیاتی زمینی ژەکەوێتە سەر کرێکار خۆی سەر سندیکاکانی کرێکارن حتا ئەو کەسانەی خۆیان بە مدافع لە مەسلەی چینی کرێکارزانانی ئەو ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی ئێوە وەک سندیکاکانی کرێکاران تا چەند ڕازین لە یاسای کاری عێراقی کە تا ئێستاش لە هەرێمی کوردستاندا کاری پێدەکرێت یاسای کاری عێراقی کە ئێستا ئێمە کاری پێکەین لە ساڵ 1970 دەرچوو ئەم یاسایە لەگەڵ ئەم سەردەمەیە لە هەندێ بڕگەیە لە هەندێ مادەیە ناگونجێ ئەجینا بەشێکی بەرگە و بابەت و بەشەکانی باشە بەڵام یاسای کاری عێراقی لە هەندێ بوارە لێرە لە چاو یاسای کاری هەرێمی کوردستان چۆتە پێشەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان لە پێشترا مەفروض وا بووی ڕەکسەر ئینفازی ئەو یاسایان کردایە کە لە بەڕێز دکتۆر فواد معسووم ئیمزای کە سەرۆکۆمار لە پەرلەمانی عێراق دەرچوو ئەوایە لە 2015 دەرچوو بۆ ئەو یاسایان ئینفاز کردا یاخود تعدیلیان کردێت و لەگەڵ هەرێمی کوردستان بیان گونجانە یان خۆیان یاسایەکی تازەیان کردە بەداخەوە لەژێر فشاری سندیکاکان و هێزە چەپەکان و خەڵکی دیموکرات خواست لە ماوەی ڕابردووە حکوومەت هێرێم لە کاتێکە و پەرلەمانی کوردستان بڕیاری دەرکردنی یاسای کاری هەرێمی کوردستانیە کە پەرلەمانەکە ماوەکەی بەسەر چوو بوو بەپی قەراری مەحکەمەی ئیتیحادی ئەو فترەیەی کە پەرلەمانی کوردستان بڕیاری دەرچوونی یاسای کاری هەرێمی کوردستانی لیایی تازە بە ماوە بەسەرچووی حساب کرد لەبەرەوە ئیلغای بڕیارەکانیشی کردەوە هەتا بۆ ئەوەی زەمانی اجتیماعیش ئێستا ناتوانێت دەرچێت لەبەرەوە حکوومەت دەسەڵاتی هەرێمی کوردستان دواکەوت زۆر دواکەوت و دیاریشەکە ئەوە ئەنقەستە ئەژینا بۆچی چەند ساڵە یاسای وەبەرهێنانیان لەبەر خاتری بازرگان و خەوبەرهێنی ئەجنەبی و وەبەرهێنی ناوخۆیی کە بەشێکی ئەم دەسەڵاتە خۆیان شەریکن لەگەڵیانە بۆ دەریکردەوە ئەوان ئەی بۆ یاسای کاری لە کاتی خۆی دەرنەکرد لەبەر ئەوە کێشە یاسایەکانی ملێ ڕازینین ینی بۆشایە یاسایەکان لێ ڕازینین و لە هەمان کات ئەو یاسا کۆنی کە ئێستش لێرێ تەطبیق بێ بەشێکی زۆری لەگەڵ پێوەرە نێودەوڵەتەکانە ناگونجێ ئەم ئیتلافی حکومڕان ئەم کابینەیە و بە تەحدیدی کێتی و پارتی لە چەند کابینەی ڕابردووترە ئەم دوانە دوو حیزبن فەلسەفەی سیاسیان بەرەو سەرمایەداریەکی لیبرالیزمی نوێ ئەڕوا وابەستن بە سندوقی دراوی نێودەوڵەتی بانکی نێودەوڵەتیێوانێ و لەگەڵ ئەوانە و بە پشبەستن بە هاوتا ئەم سیاسەتانە حکوومەتی عێراقیش پیادەیەەکە ئەیانەوە حکوومەت دەوری پاسەوانێک ببینێ و هیچی تر حەقی خزمەت گوزاری ئاو کارەبا خوێندن تەندروستی هیچی نەبێ و لە هەمان کاتە هەموو کەرتەکانی وەکو گشتی وەکو چیمەنتۆ وەکو ئاو دروستکردن وەکو شەکر دروستکردن وەکو ئەلبیسەی جاهیزە لە هەولێر لە دۆک لە سلێمانی هەموویان یا تا فرۆشت
یعنی فرۆشتیان بە کەرتی تایبەت یان بەکرێ یانە بەوێ واتە حکوومەت شانی خۆی لە بەرپرسیادەتی ئابووری لە بەرامبەر کۆمەلگا قسۆ کە ئەمە خەسڵەتێکی سیستەمی سەرمایەداریە لە کاتێکە قۆناغی سیاسی هەرێمی کوردستان قۆناغی ڕزگاری نیشتیمان و دیموکراتیە هێشتا ئێمەنە دەوڵەتی سەر بەخۆین و هێشتا حتا ئەم فیدراڵەتی هەشمانە فیدراڵەتێکی هەمیشە لە ژێر هەڕەشەی ناوەندایە بۆی ئەگەر ئەم حزبانە بیریان لە حتەنانەت پرسی نەتەوەی و نیشتیمانیش کردایەتەوە ئەوایە پرسی دیموکراتی و چینایەتیان بە هاوسەنگ لەگەڵ ئەو پرسان ڕابگرتایە ژیانی خەڵکیان باش کردایە فرسەتی کاریان بخۆڵخانایە بۆ خەڵک ژیانی خەڵکیان بە شێوەی ئاراستە کردایە نەک ئەم بێکاریە ملاحەزە بکە هەموو ساڵێک 25 بۆ 30 هزار خوێنکاری زانکۆ و پەیمانگاکان دەرەچن بەڵام هیچ کارێک ناکەنەکە ئەوانە بە ڕەنج و ماندووبوونی شەونی خۆیان و ئارەقی ناوچوانی دایک و باوکیان خوێندن تەواوەکەن لەبەر ئەم و کارانم حکوومەتێکی سەرمایەدارە حکوومەتێکی فەقیر و هەژار نییە بەداخیشەوە لە کاتی انتخاباتە هەمان بانگەشاکە دەڵێ ئێمە بۆ ئیش ئەش بۆ هەژاران یان بۆ کرێکاران و خەڵکی فەقیر و هەژاری شەکەی کەواتە ئەو سیستەمە ئابووری لە هەرێمی کوردستاندا پەیڕەو دەکرێت چ پێناسەیەک هەڵدەگرێت سەرمایەداریە یان سۆسیالیستی لە ڕووی اقتصادی و ئەم دەسەڵاتەم حکوومەتە هەندێک لە پاشماوەکانی سەرمایەداری دەوڵەتی ئەوەی کە پێشووتر دەوڵەتی عێراق بنیاتی نابوو ئەوەی دەوڵەتی عێراق بنیادی نابوو ڕاستیەکەی سۆسیالیزم یا ئیشتراکی تەواوەتی نەبوو بەڵام کۆمەڵێک بنەمای سۆسیالیستی یا کۆمەڵێک بنەمای سۆسیالیستی دەوڵەتی جێبەجێ کرد کە دەوڵات کریخانووی تهدید دەکرد کە کری هاتوچۆی تهدید دەکرد بنزین سوتەمەندی خواردن هاتوچۆ خوێندن هەموو ئەمانە بەخۆڕایی بوون یعنی شتێکی زۆر ڕەمزی یەک وەرەقە دەبڕێتی بۆ خەسخانە حتا ئەو پەڕی ئەشی ئەو عملیات و 20 ڕۆژ خەڵم خسخانەمانەوە بۆ وەرەقە 1000 دیناریە بوو ئێستا نەخێر لەبەرەوە ئەم حکوومەتە بەپێی خەسڵەتەکانی ئیش بۆ کەرتی تایبەتەکە و کەرتی تایبەتێکی بەربەڕەڵاش تەنانەت ئێستا ئەمە لە هەندێک دەوڵەتی ئەوروپیا نەماوە ئێستا سوقی ئەوروپی مشترک دەعمی جوتیاری ئەوروپاکە پێم بڵم حکوومەتە دەعمی چ جوتیارێکەکە چ دەعمەکانی چێ بۆ بواری کشت و کاڵی لە هەرێمی کوردستانە نیەتی سنوورەکانی کردوتۆ لە ئاستی هەچی کاڵا هەیە لە کاڵای خواردەمەنی هەیە لە پیشەسازیە سنوورەکانی لە بەرامبەر کۆمپانیەکانی تورکیا و ئێرانە کردوتۆ لە دەرگایەکۆ تا قەڵەمێک تا هەموو شتێ لە بەرام ئەنجام بەستمەوە بەڕاستی خەسڵەتی ئەم حکوومەتە هەنگە عەریزەنووسی کردو بە کەرتی تایبەت عەریزەنووسی ینی بڕوا بکە هیچ شتێکی نەماوە ئەمان لەبەرەوە ئەمان بە تەواوەتی لەباری اقتصادی و سیاسیەوە هەنگاوی حکوومەتە حکوومەتێکە ئاراستەکەی بەرەو کەرتی تایبەت و بەرەو سەرمایەداری ڕوات و هەنگاوی گەورەشی لەو بواراناوە دەوترێت لە ئێستادا کۆیلایەتی بە بەرگێکی نوێوە گەڕاوەتەوە و سەرمایەداران و خاوەنکاران زیاتر و زیاتر ئیستیغلالی کرێکار و بازاڕی کار دەکەن بەهۆی نەبوونی چاودێریەوە بۆچوونی ئێوە چیە لەو بارەیەوە خاوەنکار بەپێی مادەی 108 لە قانونی عەمەلی عێراقی لە بەشی احتیاطاتی عەمەلە پارێزگاری لە کرێکار مەفروزە سەلامەتی شوێنی کار لە دەستکێش و کەمام و کڵاو و ئەسکەلە و پێداویستیەکانی کار بە شێوەی پێویست گونجا و جێبەجێ بکە ئێمە لە پرۆژەیەکە لە ماوەی ساڵ و 2 ساڵە 2 ڕووداوتیارەوە تاوەرکرێن کەوتۆتە خوارەوە لەگەڵ مەسعەدی خارجی کەشتی پێسایی لە پرۆژەیەکایە زیاتر لە چەند هەزار یەکەیتایە ئەمە زۆرترین قازانجەکە بەڵام لە دوایەوەی کە لیژنەی سەلامەتی قایمقامێت ڕۆیشت کە ڕووداوەکان ڕێوێشت ئێمە کو سندیکا دیکۆمنتمان کرد ئەلانمان کرد هەڵایەکمان لەسەر نایەوە لیژنەی قایمقامێتیش کە نوێنەی سندیکای دێچوون تەماشایان کرد ئەو کرێنە زیاتر لە 20 ساڵەمە پێش بەکار هاتووە ئەمە ئەو پەڕی چاوچنۆکی ئەو پەڕی بیوجدانیە ئەو پەڕی پابەند نەبوونە بە یاسای کاروانێ کە بە لە کاتێکە ئەمانە پێویستە ئامێری تازە بێنن کەلوپەلی پێداویستی سەلامەتی یا کەلوپەلی ئیشکردن کە هی خاوەنکارە بێدابینیکە بەتابەتی لە پرۆژەی گەورەیە و نیشتەجێبوونا کە زۆربەی ڕووداوەکان لە پرۆژەکانی نیشتەجێبوونا ڕوەدا دابینی نەکردو مەیشە لە چاوچونێکی تر ئەبینیت پرۆژەیەک هەیە ساڵانە بە هەزاران تەن چیمەتۆ مانگانە بە هەزار تەن چیمەتۆ دەرەکات تەنە چیمەنتۆ دیارە چەنی تێچێت دەستی کرێکار و کریکارە باو ئەو هەمووی بخەرە سەبزانە چیەکات بەڵام سەیرێکی کەمترین کریا بە کرێکار یان ئەچێ بەشێکی زۆری ئیشەکانی یا بە مقاولی سانەوی بە بڕێکی دیاری کراوە مەسئولەتی سەلامەتی و خواردن و مو دەرماڵاتە مقاولی سانەویش ئەو پارەی بۆی دەرچووە
لەگەڵەوەی کە یا بە کرێکارەکە لەگەڵەوەی ئەبێ پێداویستیەکانی ئیش و سەلامەتی دابینکە بۆی دابین ناکرێت چیەکە لە گیرفانی کرێکارێکرێتەوانێ یان کرێکار بە سەدان کرێکار هەیە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بە هەزاران کەیسمان هەیە کە ئیشیان بە کرێکارەکە کردووە ئەبێش 8 ساعتیشی بکات 10 ساعتیشی پێکە کری 8 ساعتیات هەیە ئەمە هەم تاوانە هەم بێویژدانیە یعنی ئەمان نمونە زۆرن لەو بابەتانەی کە کرێکار هەیە مۆڵەتی وەرگتۆ بۆی نەخۆشی یەکسە چوونێکیان خسۆتە جێگەکەی باشایی چاخسۆتە جێگەکەی بەشێتی مۆڵەتەکەی قانونی وەریگرتووە لە بەروی معاشەکەی زۆر بووە ئێستا کۆمپانیەکان فێری چی بوون فێری ئەو بن بەسن کەسێ 15 ساڵە لەوێ ئیشەکە 20 ساڵە لەوێ ئیشەکە ساڵانە معاشەکەی زیایی کردووە ئەچێم کرێکار پێویستم بە ڕژەکەی تۆ نەماوە یان نەڵێ وەرە با ساڵانە عەقدکەین مالعیلم کرێکارێک کە تا مەزر لە پرۆژەیەکە 3 مانگ تێستە دوای 3 مانگکە بێ بە کرێکاری هەمیشەیی بە تایبەتی ئەگە سروشتی ئەو کارە سروشتێکی کاری بەردەوام یعنی طبیعەتی عملەکە طبیعەتێکی ئیستیبراری هەبێ ئەوە عەقدەکەیت بە عەقدێکی سابتە چەند ساڵانە تازەیەکەنەوە بۆ کە بوو بە 18 ساڵ ئیزنیە پارەی ئەو کرێکاری کە 18 ساڵ خزمەتی هەیە ئەینیرێتە ماڵەوانە تەقسیمەکە بەسەر 2 کرێکاری ترە ئەمە ئەو پەری زوڵمی بێویژدانیە لەبەرەوە ینی بێویژدانیەکە و جێبەجێ نەبوونی یاسا و ئیستیغلالکردنی کرێکار لە خواردنی کرێکەی لە زۆر ئیشپێکردنی لە ژینگەی کاری لە هەموو ئەمانەیە ینی بێ ئەندازەی لارێمی کوردستانە کۆیلە چێ کۆیلە لە سەردەمی کۆنا خاوەنی کۆیلەکە هەموو شێکی پێکردی ئەوەی پێایە بژی ئێستش وایە ئێستش کرێکارێک لە شوێنێ کارەکە 250,000 دینار وەرەگرێ کە حکوومەت لایەنی کەمی کری بۆ کرێکارێکی غێر ماهیر غێر فەنی دیاری کردو بە 350,000 ئەم کرێکارە 300,000 وەرەگرێ 500,000 وەرەگرێ ژنێ مناڵیە تەلەبەی هەیە کری خانووەرە بزانە بەشی هیچ شتێکەکە بەشی ناکە قەزێکە ئەوەیە هەرەوەی بەش ئەوەی پێی بژی و بخوا کۆیلەش ئەوە بوو کاتی خۆی کۆیل و خاوەن کۆیلەکەی شێپاریانیانێ خواردنیانە خوارد و تەواو نییە توانی بنیادی حیاتێکی تر بنێ بۆی ئەمانەژەر کۆیلی سەردەم بەتایبەتی کرێکاری کۆچبەر وە کرێکارانی ژن لە منزلی و لە ماڵان عیشەکەن کۆمپانیا بۆ کۆمپانیا دەسەودەستیان پێەکەن لە قەتەر و ئیمارات و کوێیانێڵە ئێمە کوردستان ئامینە و خۆشە وایە و ئەوەیە و قانونی تایە و ڕەفاهێتی تیا و خەمە سەریشی هێنێ لێرە ئیشێکی تری پێکە لەبەر ئەوە ئەو مەفهومە زۆر ڕاستە بەشێکی زۆر لە کرێکاران لەم سەردەمەیە ئەتوانی ئەگەر بۆ پێناسی بکەی بە کۆیلایەتی سەردەم من شوێن پرۆژەها بۆ لەم شارەیە چووم سەیرم کردووە نزیکەی 300 کرێکاریشی تیا کردووە یەک مەطعەمی کە 20 نەفەر جێگی تێبێت و مەطعەمی نەبوو کرێکارەکە لێخوا لەسەر ئەرزەکە نانیا خوارد و 50 کرێکار بە وێنەی دیکۆمێت لامە ئەو 6 ئەو دەستیان داناوە بۆ 350 کرێکار هیچ ئەو دەستێکیان پان ساحبێتیان نەبوو هیچ ئەو دەستێک کاشی نەکراوە هیچ ئەو دەستێ تەنانەت لە بغیش نەکرابوو 5-6 لەو ئەو دەسانە کە دانرابوو بۆ کرێکارەکان بە گوێنی وەکو سەردەمی ساڵی 20ەکان و 30ەکان بە شێک ئەو پرۆژەیە لە دوایە بوو بە تاوەری گەورە لەم شارەیە و ئێستا خۆی بە یەکێک لە معالیمە شارستانیەکانی ئەم شارە لە قەڵەمەدا کە ئێمە دیارە ئێمە دژی و شتانە نین ئەمە لەگە شارستانیان و پێشکەوتن و ئەوانەی چکە ئێمەش مرۆڤین و ملەتێکی خوازیاری ژیانێکی شارستانین بەڵام نەک لەسەر حیسابی و ژیان و کەرامەت و سکو و وجدانی ئینسانی کرێکار بێت لە کەمتر لە 2 ساڵدا زیاتر لە 100 کرێکار لەسەر کارەکانیان تووشی ڕووداوی نەخوازراو بوون و گیانیان لە دەستداوە و ژمارەکەش ڕوو لە هەڵکشانە هۆکار چییە؟ چێ بەرپرسە؟ خێزانی ئەو کرێکارانە هیچ قەرەبوویەک دەکرێنەوە؟ هۆی تەبیعەتی کار ئەنی کرێکار بە تایبەتی لە بیناسازیە سروشتێک کارەکەی کارێک سروشتێکی مەترسیدار و قورسە تااقەت بڕوکێنە کارگە پیشەسازیەکان ئاسنتوانەوە چیمەنتۆ ئەوانە هەموو شانی پتڕۆکیمیاییتیانە خۆی کاتی کارێکی تااقەت بڕوکێنە ئەوانی کرێکاری بیناسازی ڕۆژانە لە تەلارسازی و ساختمانی کارەکە نیشتەجێ و شارەکان ئەوانە زۆر قورسە یەکەم سەبەبێک بەڕئیسی بێ ئەوەیە کە خاوەن کارەکان لە بیدایەتە ئاماژەم پێ لەبەروی تێچوویەکی کەم بەکاربێنن لە پرۆژەکانیانە ئەو پێداویستیانەی کە بۆ کارکردن پێویستە خاوەنکار دابینی کە وەکو پێویست دابینی ناکەن شتی کۆنەهێنن کەمەهێنن لە ئاستی پێویستانایێنن دوو ناچن کەسانی شارەزا بێنن کە لە سەلامەتی لە قالون لە خۆپارێزی پێشەوەی کرێکارەکان بخەنە سەر ئیش لەو شوێنەی کە ئیشی تیاکە مەترسی ئەو شوێنەی پێ بڵێ مەسەل شوێنێکی کارەبایی بێ مەترسیەکانی پێبوترێ ئەمە خۆکاوەنکار خۆی ناتوانێ بەکە ئەبێ کەسانی ڕاهێنراو بێنێمە بکات سێ
ئەو کەلوپەر و پێداویستیانی کە بۆ سەلامەتی ئەو پێویستیانی بۆ سەلامەتی جیاوازە لەو پێویستیانی کە پێویستی کارکردنە مەسەلەن مەسعەدێکی خارجی پێویستی کارکردنە ئەسکەلەیەک پێویستی کارکردنە قایشێکی خۆبەستنەوە هی سەلامەتی ینی هەم کەلوپەلەکانی پێویستی سەلامەتی هەم کەلوپەلەکانی کارکردن ئەرکی خاوەنکارە دابینکە و جگە لەوەشی ئەرکی خاوەنکارە کە لە پرۆژە سابتەکانە ڕاهێنانیشان پێ بکە و بەشی سەیفتیە بێ بۆی ئەم مەسرفە نەکە ئەم خەرجیە نەکات دێت ئەمانە جێبەجێ ناکاوەکو پێویست بۆی بە زووترین کات کەمترین کات قاز بە کەمترین تێچوو زۆرترین کات بتوانێت ئیشەکانی تەواو کات و کەمترین زۆرترین قازانچکە بەڵام بە نەتیجە کرێکارگیانە دەزدا ئەگەر بن لە حەزە بکەی لە ماوەی ئەم 5 مانگی ڕابردووە تا 4 لە هەرێمی تا 5 لە هەرێمی کوردستاندا و ناوچەی جێناکۆک 21 کرێکارگیانی لەدەستدا وەیەکیان لە ناوچەی جێناکۆک و 20% لە نوکسان خەبەر هەیە کە 2 کرێکار لە کاتی کارکردنە بروسکە لێداون و جیانیان لەدەستداوە ئەگەر بەراوردی کەی لەگە ساڵی پارە لە یەکێکی 2023 هەتا یەکێکی 2024 ئەوی ژمارەیەکی جا زۆر کرێکارگیانی لەدەستداوە بوو ئامارەی 21 کرێکارەکەەوە لەگەڵ ئەوەی ساڵوانە کاتە 101 کرێکار ینی 101 کرێکار لە ماوەی ساڵێک و 5 مانگی گیانی لەدەستداوە ئەگەر ئەم دوو کرێکارش هەژمارکە بێ بە 103 کرێکار کە بەوەی بروسکۆ لە کاتی کارکردن لێداوە ئەوانە هەمووی ئامارێکی مەترسیدارە بەڕاستی هۆکارەکەی باسمان کرد کە خاوەنکارەکان پابند نابن بە یاسای و ڕێنمایەکان سەلامەتی ناپارێزن پێداویستیەکانی سەلامەتی دابین ناکەن پێداویستیەکانی ئیشکردن دابین ناکەن بەشی سەیفتیانی وەکو پێویست اینجا خاڵێکی تر لە شەوا کار بە کرێکارەکان ئینارە و ڕووناکی پێویست نییە ئامێری پێشکەوتو نایەن بۆ پارێزگاری کرێکاران و بەشی سەیفتیانی ئەندازیاریان نییە وەکو پێویست ئەم ئەندازیارانە خیبریان بینی بێ و بەرچاو لە من پرۆژە ئازانم ئەندازیارەکە ڕۆژی 2 ساعت لەوێ داوامەکە مەفروض وایە چاودێری خاوەن کرێکارەکان بکە چونکە طبیعەتی ئیشی کرێکاری زۆر قورسە وەرە دەستکێش لە دەستکە و پێڵاو دەستکە و جلکە و 8 ساعت ئیش بکە و نەخێر 10 ساعت ئیش بکە و گەنجێکی 18 ساڵبی بلە حەزەکەنەوەوانی کە زۆر بە ئێمرن لە 18 بۆ 25 یان لەبان سەرەوە لە 40 بۆ 60 ئەوانن کەم تەرخەمی لە پرۆژەی گەورەی کرێکار نییە کەم تەرخەمی ڕەنگە لە پرۆژەی بچووکە ماڵێ دوکانێکە تو دوو بۆ یاخێکەکەی گوڵۆپێکە گۆڕی ئیشێکەکەی لە بغێکەکەی وەکو پێویست جلێکی ڕێکوپێکە لەبەر نەکرد بە یا پێڵاوی باشە یا پێژێکی مەزبوطت بەکارنێ نابێ بکەویتە خوارەوە شوێنەکەت بشکە یا گیانیش لەدەست بی کە ئەمانە لە سەحاڵەتی لە سەدا یەکیشە لەوانە یەکەم تریش بێ بەڵام لە پرۆژێکی گەورەیە تۆ لە هەشدە قاتەوە کەویتە خوارەوە ینی ئەمە چی ناوە تۆ نەقایشی خۆبەستنەوە بۆ کردووە نە شەبەکەیەکت هێناوە بە چواردەوری ئەم بینایە نە ئەسکەلەیەکت هێناوەکو باڵت دەم کرێکارانە بەسەر ئەم شیشە ڕوتەوەن بە ئەسکەلە هەیە لە دنیاە کە تەختەی پێوەیە هەم بۆ دیوی دەرەوە هەم بۆ ئەو شوێنی کە کرێکارەکە لەسەری ئیشەکە لەو حاڵەتەیە تەمان ئەبێ دایرەی زەمانیان سکاڵا بەرزکاتەوە یان واریسی ئەو کرێکاری گیان لەدەزا سکاڵا بەرزکە کە سکاڵی باکە و حاکم قەرارەدا اینجا ئەبێ خاوەن کارەکە ئەگەر کرێکارەکە لە 150 تووشی کەمەندان بوو بێ ئەبێ کرێیەکی تایبەتی ساڵێکە چەند ساڵێکە بۆی دیاریکراوە و ئەگەر بێت و بە تەواوەتی گیان لەدەست بە ئەبێت تەعویزاتی سێ بەرامبەری بەوە باتەوە دیارە ئەوانە دوایی جەنابی حاکم و بدادوەرد دیاریەکە ینی واتە ئەبێت تەعویز بکرێتەوانێ و قانونی زمانی اجتماعی بەسەریا تطبیق بێ و تا چێت پرۆسەیەکی معقدەوانێ کە پێم وایە کە لە هەموارکردنەوەی یاسا لەو بوارە ئەوەیە کار کرێکاری گیان لەدەستدا پێویستی بە هیچ پرۆسەسێ لەوە نیە خاوەنکاران بە تەقسیری عمل پێویستە پشتە دادگاکانەوانێ و زمانیان بۆ بکرێ و تعویز بکرێنەوەنێ هەرچەنە ئەوەی کە جێ داخل لای من بەشێک لە خانەوادەی ئەو کرێکارانی گیان لەدەستدان هی دەرەوەی هەرێمن نایەن ئەم پرۆسەی جێبەجێکردنی یاسایە جێبەجێکەن حتا ئەوانی نایخۆشمان تەحمولی پرۆسی جێبەجێکردنی دادگاییکردن و پۆلیس و ئەوانە ناکەن سەربارەوەی لە یەکەم ڕۆژی ڕووداوەکان پۆلیزە چێ بەدەمیەوە و ئەشیکا بە سکاڵا بەڵام پرۆسی دادگاییکردنەکە پێی ئەچێ سکاڵامان ئێستا ساڵێکە تەواو نەبووە ئەمە چۆن ڕێوشۆنێ بدۆزرێتەوانێ بۆ داهاتوو بە تەعلیماتە بە ڕێوشۆنێکە هەرچەند لە قانونە هاتووە کە دەعاوی کار بە دەعاوی مستعجل حسابە بەڵام هەندێک جار ناتوانین بڵێ هەمووی لە هەندێک جارە کەم تەرخەمی لەم بوارەیە پرۆسەسی جێبەجێکردنی دادگایەکان زۆرە خایەنی و خاوەن خانەوادەکان تەحمولیەوە ناکەن ئەگەر لە تێڕوانینی خاوەنکارەکانەوە سەیری یاسای کار بکەین گرفتی زۆری بۆ ئەوان دروست کردووە و دەڵێن یاساکە دەستی بەستون و زۆر کات ناچار بوون کارەکانیان ڕابگرن
ئەویش بەهۆی توندی یاساکە لەسەر خاوەنکار. ئێوە دەڵێن چی؟ ئەم خاوەنکارانە بێگومان وایە یاسای کار پێم وتی فەلسفەی دەرچوونی یاسای کار بۆ ئەوەیە کە کرێکار لە چەسانە و هەژمونی خاوەنکار ڕامگرێ. خاوەنکار ئیش بۆ قازانجەکە و تموحی ئینسانی بەگشتی و تایبەتی ئینسانی سەرمایه‌دار لە بواری اقتصادیە تموحێکی نەبراوایە وەک دەریایەکی بێسنوور وەک ئاسمانێکی فراوان وایە تێربوونی نییە. هەمیشە پەنا بۆ هەموو شتێکەبا لەبەرەوە ئەو طبیعەتی سەرمایه‌دار ینی نەک لێرە لە هەموو دنیای وایە. تەم قسەیەکە ئەکەین بێگومان ڕەنگە لە 100 کەسێکی سەرمایه‌دارە بێ ئینسانیانە مامەڵەکە یا لە حدودێکی معەن. بەڵام ئەمە کێ بەرپرسیارە بێ حکوومەت هەلومەرجێکی وا بڕەخسێنێ کە مساعد بێ بۆ هەندێ بوار. بۆ نمونە من لە ماوەی ڕابردووە چوومە هەندێ پرۆژە لە 600 کەی کارەبای پرۆژەکە زیایی کردو. آخر ئەمە زوڵمە حکوومەت لەو خاوەنکارێکە و خاوەنکارە دواییت لەسەر کریکارەکان و لەسەر بەرزکردنەوەی و کاڵایی کەی فرۆشی زیاترەکەوێتەوەنێ. لەبەرەوە ئەکرێ لە بەتەنسیق لە نێوان سەرمایه‌دار و خاوەنکار و وەبەرهێنان و حکوومەتە هاوسەنگیەک بدۆزنەوە لەوەی کە چۆن زمینە سازیەکە بێ بۆ ئەو پرۆژانی وەبەرهێنانن درێژخایەنن دەستیکاری هەمیشەییتیایە ئەمانە جیاوازکرێنەوە لە پرۆژەیەکی کە قازانجێکی زۆر بە کولفەیەکی کەمەکات. بەڵام لە هەموو لە کولەنی ئەم حاڵەتانە لە کولەنیا ئەگەر حیسابی بکەی کرێکار حەقی خۆی هەیە. قانونی دەولی یاوەتەیە جارنامەی گردوونی مافی مرۆڤ مادەی 22 23 24 باز لە حەقی کاری گونجاو کری گونجاو هەلومەرجی کار زمانی اجتیماعی دایکایەتی خانەنشینی هەموو ئەمانە لە جارنامەی گردوونی مافی مرۆڤ هاتووە. ئەمە یەک لە قانونی عەمەل هاتووە. ئەمە دوو لە قانونی زمانی اجتیماعی هاتووە. سێ بڕۆ بۆ عورفی میلەتان و دەوڵەتان و مێژووی مرۆڤایەتی کردو. ئینسان بۆ ئەوە نەکراوە بێ بە کۆیلەی کار. ئینسان بۆ ئەوە کراوە کار بکە بۆی ژیان پێش بخە خۆشی لە ناو ژیانە سەربەرزی و بە کەرامەت و شکۆ بژی. فەلسفەی کار لە ژیانە بۆ بەردەوامیدانە بە ژیان ئێخۆژیان ناکرێتەوە. ینی من لەو فتری پێشوە شعرێکم گوێ لێ بوو شعرێکی زۆر سادە بە زمان و نووسین بەڵام زۆر جوان تعبیری لێ کرد. ئەوانەی کە ئەمڕۆکە بەدەست و بازووی ئەوان بینا و تەلارەکان دروستەکەن بەڵام خۆیان کرێچین لە گەڕەکە هەژار نشینەکان ئەوانەی بیانیان لە شیرینی خەو هەڵەسن نان دروستەکەن بۆ ئێمە و دەستیانە سووتی و زۆر جەدەموچایە بەڵام سفرەی ماڵەکانیان وەک سفرەی ماڵی هەموو ئینسانەکانی تر نییە. ئەو ژین پیاوانەی جلوبەرگ دروستەکەن بۆ خەڵک بەڵام پۆشاکی ماڵ و مناڵەکانیان لە ئاستی پێویستان نییە. ینی ئەمەیە فەلسفەی ئەوەی کە سەرمایه‌دار و سیستەمی سەرمایه‌داری چۆن ئینسانی کرێکارە چەوسێنێتەوەنێ وە کرێکاریش ئینسانە ئەگەر بێت و ئین کرێکار نەبێت کێ شەقامەکان پاکاتەوە کێ دیوارەکان دروستەکە کێ کارەبا دروستەکە کێ ئەتوانێت خزمەتگوزاری نەخۆشخانەکان و چی و دەیان بواری تری ژیان بەرز بێشەوە. ئیش و کاری کرێکار واتە ژیان. ئێوە وەک سەندیکاکان چ گرفتێکتان هەیە لەگەڵ خاوەنکارەکاندا؟ یەکێک لە مشکلەکان کە ئەوەی ئاوا یاسا جێبەجێ نابێەوە چاودێری زەعیفە لەسەری کە چاودێری نابێت حکومەت دەبێت کابێت سندیکای کرێکاران سندیکای کرێکاران بەپێی قانونی ژمارە 52 ساڵی 1970 حەقێتی تەفتیشکە حقێتی بڕا بۆ ناوەندەکاری کار حەقێتی عقد یا بەشدار بێت لە دروستکردنی گفتوگۆ لەگەڵ خاوەنکار بۆ بەستنی عقد بۆ نیزاعاتی عمل انتخابات کالیژانی سندیکایی دروستکە لە هەر شوێنێ 50 کرێکار زیاتریتیا بۆ لیژنێکی 3 کەسی هەبێ 100 کرێکار بۆ لیژنێکی 5 کەسی هەبێ بەڵام خاوەنکارەکان بەشی هەرە زۆر دەتوانن بەڵام لە 190 ڕقیان لە سندیکای کرێکارانە تعاون ناکەن ڕقیان لەو کرێکارانە شەکە هەوی سندیکایان هەیە ناوە جارە هەندێک لە خاوەنکارەکان 150یان نەرم کردووە تعاونیان کردووە بەڵام زۆر کەمن. بۆیە یەکێک لە عەرقەلە گەورەکانی ئەوەی کە یاسا جێبەجێ نابێت کە کرێکار بێمافیۆکرێ کە ئەوەیە خاوەنکارەکان عەرقەلە دروستەکەن ڕێگری دروستەکەن لە بەرامبەر بە سندیکای کرێکار. من بۆ خۆم ساڵی پار 2 جار کتاب من نردوو بە یەکێ لە شەریکاتەکان ێرە بچم انتخاباتی تاکەم بەشەتە نزیکی 60 کرێکاری میزایان بۆ نردووم خاوەنکارەکە وتی لە یەکی لە نەورۆزی 2023 وەرە لەوێ 2 سەعات دەکەینە حەفلەش و انتخاباتیان بۆ کە 2 ڕۆژ پێشەوە نەیهێش بچم ڕێگەی نەدا. پاش 3 مانگ کتابێکی ترم بۆ کردوم و عیدیاریکە ئێستا جوابی نەداوەتەوە. 5 مانگە کتابێکم کردو بۆ یەکی لە کارگەکانی سلێمانی کە کرێکاران داوایان کردو لە بەشی تعبیە هەڵبژاردنیان بۆ بکەم 2 مانگ جوابیان نەداواتە ناکرێ من ناتوانم بڕۆم لە سەربانی هینەوە لە سەربانی کارگەیەکەوە بچمە ژوورەوە کرێکار بە زۆر کۆکەم و ئەبێ خاوەنکار متعاون بێ و دام و دەستگاکانی محافەزە و
محاكم متعاون باللەوەی کە خاوەنکاری ڕێگری کرد پرۆژەکەی بۆستێن یا عقوبەی بن. ئەمانە هەمووی مشکلە لەبەرەوە مەساری بزوتنەوەی کرێکاری و خەباتی سندیکایی ڕەهەندی سیاسی هەیە. یعنی مەسەلەکە هەرەوە نییە کرێکارێک ئیشێکی هەبێ و کڵاوێکی لەسەرا بێ و معاشەکەی بێتی ئەوانە. یعنی ئەمە پەیوەستی بە سیستەمی سیاسی هەیە، سیستەمی اقتصادی دەوڵەتەوە هەیە، مەساڵحی ئەوانی کە حکوومەتیان بەدەستەوێت لەگەڵ خاوەنکارەکان، هەموو ئەمانە مەشاکیلی گەورن لە بەرامبەر بەمە. بۆیە من هەمیشە وتومە چینی کرێکارەگەر بیوێ لە چەسانەوە ڕزگاری بێ و ئەگەر بیوێ لە ژیانێکی کولە منزگە ئەبێ جگەلەوەی خەباتی سندیکایی بکە، وەیە گرتوو بن، هوشیار بن، ئاگا بە ڕوبەڕووی کێژەکان بنەوە، ئەبێ بیرکردنەوەی سیاسیشی هەبێت، ئەبێ هەڵوێستی سیاسیشی هەبێ. من ناڵم حیزبایەتی، چونکە هەموو ئینسانە لە کۆمەلگا محکوم نییە بە حیزبایەتی، بەس محکومە بە سیاست. تۆ لە ماڵی خۆ دانیشتوی حکومە زەڕی بە زیاکە لەسەر تۆکەوێ، تۆ لە ماڵی خۆ دانیشتوی حکومە سیاسەتی اقتصادی وێرانەکات، ئەزمەی اقتصادی دووسەکە پەیوەندی بە ژیانی تۆ بناڵەکانتەوەیە، دامەزراندن ڕاگرێ. لەبەر ئەوە ئینسان محکومە بە سیاست وەچینی کرێکار با تایبەتی لەبەرەوە بێ هەڵوێستیانە بێ خەتی سیاسی خۆیان جیاکەنەوە، بزانن دەنگمەکێدەن، بزانن چی هەڵەبژێرن، بزانن کام بەرنامە قوبوڵەکەن. یعنی ئینسانی کرێکار، چینی کرێکار ئەبێ لەلایەک خەبات لە قوتی ڕۆژانەی خۆی بکە، لەلایەکتر هەڵوێستی سیاسی بۆ گۆڕینی سیستەمی سیاسی. چونکە گۆڕینی سیستەمی سیاسی، سیاسەتی گشتی دەوڵەت و سیاسەتە ئابوووریەکەی و سیاسەتە حکومڕانەکەی و سیاسەتە بازرگانیەکەی تەحکومەکە بە ژیانی ئەوەوە. ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە بەنسبەت چینی کرێکارەوە کە وشیاری سیاسی هەبێ لەگەڵ وشیاری نەقابی و پیشەیی کە دیفاع لە قوتی ڕۆژانەی خۆی بکە.